تەندروستیتان باش و سڵاتان لێبێت لە بەرنامێکی نوێ لەگەڵتانم. هەندێک لە پزیشکان پێمان دەڵێن نان بخۆن، هەندێکیان دەڵێن نەوەڵامی خۆن، هەندێکیان دەڵێن نانی سپی خراپە، هەندێکیان دەڵێن نانی بۆر باشە، هەندێکیان دەڵێن نانی سۆر چاکە، هەندێکیان دەڵێن قاوەی باشە. ئەم هەندێک دەڵێن نانی گەنم و جۆ و ئەمانە باشە. ئێستا مۆدێڵێکی تریش لە بزنس بەنان دروست بووە، ئەویش نانی چەرەسە، نانی بادەم و گوێز و نانی جۆرەها نانی دیکەکە لە بەشێک لە ڕێستورانتەکان دەفرۆشرێ، سەریان لە خەڵک شێواندووە. زانستی پزیشکی بێگومان لەسەر نان قسەی خۆی هەیە. ڕانا فاکت زانستی پزیشکی ئەمڕۆ لەسەر زاری یەکێک لە باشترین توێژەرەکانی کورد لەسەر تاسەری جیهان کە دکتۆر محەممەد جەباریە پەیامی خۆی دەبێت. دکتۆر محەممەد جەباری سپۆری تەندروستی گشتی، پرۆفسۆر یاریدەر لە خۆراک، مامۆستای کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی. دکتۆر گیان بەخێر بیتەوە. زۆر سپاس دەکەم کاک دکتۆر. خی گەورە باشە. سەلامەت بی. زۆر سپاس دەکەم، ماندوومان کردی. سەلامەت بی، شەڵا لە خزمەتتانە. زۆر سپاس دەکەم. خی گەورە سەلامەت. نان بخۆین بە دڵنیاییەوە، بە دڵنیاییەوە بیخۆین، بە دڵنیاییەوە. پێمان دەڵێن میخۆن با پۆڵێنیکەین. باشە. با بیاین لە زانست. کاک دکتۆر، نان ئەتوانین بی پۆڵێنیکەین بۆ سێ بەش. بەشی یەکەم پێوترێ نانی سەرەکی بە کوردی. باش. بە ئینگلیزیەکەی پێوترێ ستەیپڵ فود. ستەیپڵ پی نەک بە بی، بە پی. ستەیپڵ. باشە. ئەمە نانی سەرەکیە. باشە. بەشی دووەمی نانەکان پێوترێ نانی یارمەتی دەر، یاری نانی یارمەتی دەرەکەم یان سەپۆرت. باش. بە ئینگلیزی نانی پاڵپشتی. پاڵپشتی. باش. نانی پاڵپشتی. بەشی سێهەم پێوترێ نانی سپێشەڵ تایبەت، نانی تایبەت. باشە. واتە نانی ستەیپڵ سەرەکی، نانی پشتیوانی و نانی تایبەت. نانی سەرەکی چ کامانن؟ زۆر جوانە. نانی سەرەکی با پێناسەیکەین، یعنی چی سەرەکی؟ ئەمێ پێناسەکەی بکەم فعلەن لە کتێبی زانستیەوە. باش. لە کتێبی زانستیەوە بزانە کاک دکتۆر، ئەمە پێناسەکەی ستەیپڵ با بڵین فودەکایان ستەیپڵ نانەکە بەو شێوازە. ئەو نانەیە کە ئەتوانین بە ئینگلیزی باسیەکەم you can eat every day in normal amount without harming you for long duration of time. کەواتە ئەوەیە ئەو نانەیە یا ئەو خۆراکەیە کە دەتوانی بیخۆی، ئەوە ستەیپڵە، سەرەکیەکەیە، سەرەکیەکەیە، ئەوەیە کە دەتوانی بیخۆی ڕۆژانە بە بڕێکی ئاسایی بەبێ ئەوەی ئازارتدا بۆ ماوەیەکی درێژ لە تەمەن. ئەم نانە پێوتێ نانی دانێوەڵە تەواوەکان. باشە. نانی دانێوەڵە تەواوەکان چەند جۆرێکمان هەیە پێوترێ ستەیپڵ وەکو سەرەکی بەکارێنی، چەند جۆرێکمان هەیە پێوترێ پشتیوانی. باش. نانە سەرەکیەکە کە ئەتوانم بەم شێوازە باسی کەم کاک دکتۆر، سەرەکی کامەیە؟ سەرەکی گەنم و جۆکەیە. نانی سەرەکی گەنم و جۆیە؟ نانی سەرەکی گەنم و جۆیە. ئەوە نانی دڵخوازی زانستی پزیشکیە. بە دڵنیاییەوە کاک دکتۆر. ئەمە نانی با بڵین زانستە ئێستا. ئەمە قسەی محەممەد نییە، ئەمە قسەی زانستە. ئەخرەوە گرنگەوە ڕای من نییە. زانست وا دەڵێ. زانست وا دەڵێ. هەمیشە دەیڵێن یەکۆیەک دەکاتە دوو. من وەڵا ڕام وایە یەکۆیەک دەکات، ڕانیە. ئەوە زانستە. ئەمە زانستە. باش. چەندەها زانکۆ لەسەر ئەم قسەیە و چەندەها توێژینەوەی زانستی و چەندەها ئیتر بابەتەکە زۆر زۆر گەورەیە. واتە گەنم و جۆ پێوترێ ستەیپڵ فود، نانە سەرەکیەکەی. ئەو نانەیە کە بە ڕێژەیەکی طەبیعی و نۆرمەڵ بیخۆین بۆ فترەیەکی درێژ کێشەمان بۆ دروست ناکە، بەڵکو سوودی لێ وەرەگرین. چە سوودەکانە پێنیشانێتە. باش. باش. شارەکەم پیشاندا. شارەکە دەڵێ خۆراک وەکو شارێک وەکو شارێک وایە کاکتۆر. شارەکە با باسی لە ناو شارەکە باسی جۆرە نانەکانی لێ بکەین. باش. فەر ستەیپڵ فوتەکان جادا سەرەکیەکەیە. ستەیپڵ فوتەکان جادا سەرەکیەکەیە.
وەکوتم دوو جۆر ستەیپڵ فودمان هەیە جۆرێکیان سەرەکیەکەی ڕێگاش سەرەکیەکەی 120ەکەیە باشە ڕێگا 150مان هەیە 200 بالضبط و ڕێگایەکی فەرعیشمان هەیە بەس هەر ستەیپڵە بەس فەرعیە یارمەتی دەرە پشتیوانیە بۆ ئەوەی یەکێک ئەگەر ئەمە نەیتوانی بەکاربێنێ بڕاتە سەر ئەوەی دووهەم باش ڕێگە سەرەکە گەن و جۆیە ڕێگە سەرەکیەکە گەن و جۆ سەقامی 200 متری 200 متریەکە ئەوە گەن و جۆیە 120ەکە باشە 120ەکە نانی شۆفان و نانی گەنمەشامی باشە ئەمە کۆڵانەکان کۆڵانەکان هەندێک کۆڵانمان هەیە لە ناو شارەکە هەندێک دوکانمان هەیە هەندێک کۆڵانمان هەیە ئەمانە پێوترێ فەنکشنەڵ برێت واتە نانی چڕ باشە نانی چڕ یعنی چی وەکو چی وەکو نانی چڕ یعنی چی یعنی نانی چڕ لە پرۆتین نانی چڕ لە چەوری باش ئەمەی کە چڕە و فەرعیە بۆ نمونە نانی نیسک نانی چڕە لە پرۆتین نیسکیش نانی هەیە نیسکیش نانی قشتە هەرەوەڵا نانی چەرەسات بە کامڵی ئێستا نانی بادەم زۆر مۆ نانی بادەمە نانی چەرەسات بە هەمووی باش نانی با بڵین ئێستا نانی ئینەکان هەیە تووەکان هەیە نانی تۆ ئەنوا عشکال نان هەیە لە هی تۆ دروستەکرێ نانی بۆ نمونە گوێز هەیە ئین جگە لە گوێز نانی با بڵین وەکو ڕاشێتکە کونجی هەیە باڵێ ئەنوا وەشکال نان ئەم نانانە کاک دکتۆر دوکانەکانن شۆپەکانن ئەتوانین بەکاری بێنی ناڵین بەکاری مێنن بەڵام بۆ کەسی بۆ تەندروستی گشتی نابێ بۆ بەکارهێنانی سەرەکی نییە ئەوەی کە وتمان ڕۆژانە بەردەوام بۆ ماوەیەکی درێژ بە بڕێکی ئاسایی بەبێ ئەوەی زیان پێ بگەێ ئەوەی زیان ئەم پێنج مەرجە ئەم پێنج باش بۆ لە بەرەوەی کۆنسنتریتد نینە نانە نانێکی چڕە پرۆتینی یەکجار زۆرتیایە نیسکەکە شەک بۆیە ژیان چوریەکی زۆری تایە کاک دکتۆر باش دیسان بیڵێمەوە بیڵێرە ئەمە زانستی پزیشکیە بە دڵنیایی توێژینەوەیەکی کرچووکاڵ نییە نانانە لە شوێنێکی کرچووکاڵ کرابێت لە فلتەری زانستی ئاسبەرز دەرنەچوو بێت لە جۆرناڵی زانستی ئاسبەرز بڵاو نەبوو بێتەوە ئەمە زانستی پزیشکیە لە تێکسبوک لە کتێبی پزیشکیدا هەیە بە دڵنیایەوە کاک و ئەبدەیتە کتێبێکی کۆن باسی مەکتێبی کۆنە ئەبدەیتە باسی نوێ دەکەن باشە بینە سەر گەنم و جۆ باش ئەگەر هیچ لەسەر ئەمە نەما بێت هیچم لەسەری نەماوە گەنم و جۆ بۆ سەرەکیە ئافرین ئێمە ئەم ماوەیە بە تایبەتی لە سوۆشەڵ میدیا کۆمەڵی خەڵک پەیدا بوون هەندێکان پزیشکیشن بەڕاستی دەڵێن نانی گەنم و جۆ مەخۆن کاک دکتۆر ئێمە وتمان ئەم زانیاریانە محەمەجەباری و خۆتوتت ئەمە نانی ئەمە قسەی زانستە قسەی زانکۆکانە زانکۆی گەورە هەیە لەسەر گەنم و جۆ بوعدی سیاسی و اقتصادی وەمانەی لەسەر گەنم و جۆ نیعمەتێکی گەورەیە بەڕاستی بۆ ئێمە گەنم و جۆ سەدەها چەند سەدەیە کە توێژینەوەی زانستی ئەمڕۆ دوێنێ نییە کاک دکتۆر چەند سەدەیە کە توێژینەوەی زانستی لەسرە و پێناسەیشمان کرد بە ستەیپڵدا ئەنرێ سەرەکی تا ئێستش بە ستەیپڵدا ئەنرێ بۆچی لەبەرەوەی نانی گەنم و جۆ کانزایتایە نانی گەنم و جۆ ڤیتامیناتی تایە باشە نانی گەنم و جۆ ئەمینۆ ئەسیدی تایە نانی گەنم و جۆ چوریەکانی تایە باشە وە لە هەمووی مهمتر نانی گەنم و جۆ مادە ڕیشاڵەکانی تایە ئەم هەموو نیعمەتەیە کۆبۆتەوە لە نانی گەنم و جۆ بەس لە بیرمان نەچێ گەنم و دانەوێڵەی تەواو قسەی من نییە ئەمە قسەی توێژینەوەی زانستی باشە ئێستا ئاڵین چی بافڕۆینە سەر توێژینەوەکان توێژینەوەکان سەلمانیوانە ئەم ستەیپڵ فودانە وەکووتم چەند سەدەیە کە توێژینەوەی زانستی لەسرە من باسیەوە ناکەم کات دکتۆر ژیانی ئینسانێک لەسەر ژیانی خواردنی خراپ بووە و شیرینی و شەربەت و کولی چوکێک و پاکلاوە نازانم چی خواردووە هاتووە ئێستاکە لەگەڵی شایە یەک دنیا نانەخوا نانی سپی و یەک دنیا برنجە خوارد
دنیای مشکلەی بۆ خۆ دروست کردو ئێمە باسی کەسی تەندروست دەکەین کاک دکتۆر کەسێکی تەندروست ئاگای لە خواردنەکەی خۆی هەیە ئاگای لە ورزشەکەی خۆی هەیە ئاگای لە ژیانی خۆی هەیە ئێحتیمام بە خۆی داوە ئەم کەسانە با بۆ نیشاندم ئەمانە مێتانە لە سزم کاک دکتۆر والله مێتا ئەنالیسیس یانی چی؟ کاک دکتۆر بڕوا بکە ئەمە نەمێتە ئەنەلسیزی لات نەمزانی چۆن بێنی بۆ بەرنامەکە ئەنالیسیس یانی ویستم زان ڕێگەم پێدەیەم هەموو کتێب باسێ بێن مێتە ئەنەلسیز لە جامایە بڵاو کراوەتەوە باڵ جاما یعنی گەورەترین و بەزترین ئاستی گۆڤاری زانستی مێتە ئەنەلسیز پێداچوونەوەی توێژینەوە زانستیە کۆنک کەبانەی کە بڵاو کراوەتەوە لە گۆڤارە بەناو بانگەکانە هەڵ غەربەلەی زانستی ئەکەن کام توێژینەوە خراپێ یەک شەقی تێڵە دەندەرێکن باەسی تیاابێت دەری ئەکەن باەسانی لایەنگیری تیاابێت دەری بەستی بزنس و ئەمانە شاکری تیابوو یەکسەر دەرێکە باشە مێتە ئەناڵستەدی توێژینەوەکانە کۆی توێژینەوەکان دەیان هزار توێژینەوە یان هزاران یان سەدان توێژینەوە دەیان و سەدان هزار کەس بەشداری تێدا دەکەن لە ماوەیەکی دوور و درێژ لەسەر تاسەری جیهان اینجا دەگەینە ئەنجام ئەمەیە توێژینەوەکان چیوان پێ دەڵێ کاک دکتۆر توێژینەوەکان ئەڵێ ئەم ستەیپل فودانە ئەگەر بە ڕایت ئەماون بیخۆ بە ڕێژەی طبیعی ڕێژەی ئاسایی خواردت لە کاتی گونجاوە خواردت باشە بۆ فترەیەکی درێژ چی بۆ ئەکا کۆزی مۆرتالە هۆکاری مردن لە سەرەتان و هۆکاری مردنی نەخۆشەکانی دڵ و دەمارەکانی خوێن و هەموو هۆکارە مردنەکان کەمی دەکاتەوە بە دڵنیاییەوە کات دکتۆر باش ئەوش توێژینەوەکانە واتە نانی گەنم و جۆ بە پێی توێژینەوەکان کە لەسەر سەدان هزار کەس کراوە دەیان هزار توێژینەوە بەشداری تێدا کردووە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە چەندین وڵاتی سەرتاسەری جیهان پێمان دەڵێکە خواردنی نانی گەنم و جۆ هۆکارە بۆ پاراستنی مرۆڤ لە توشبوون بە شێرپەنجە بە نەخۆشە درێژخانەکان بە چەندین هۆکاری مردن لەو هۆکارە دەت پارێزێت بە دڵنیاییەوە ئەتوانم باسی پاثوەی زت بۆ بکەم ڕێگاکانت بۆ بکەم چۆن ئەم نانەیە ئەمانە و بۆکە کاک دکتۆر ئەمە دەرس ئەمە ئێستا لاتە ئەمانە دەرسن بە خوێندکاری ئەیڵێنەوە لە زانکۆ چی بکەم مەجبورم ئەمانە باس معقولە کەسێک پزیشک بێت زانستی پزیشکی خوێند بێت یا هەر بوارێکی دیکەی خوێند بێت کە زانستە بێ بەرامبەر ئەم توێژینەوە گەورانە قسە بکات ئەمانە کاک دکتۆر ناکرێ بە قوربانە بم ئەگەر لەم بەرنامەی تۆ واللهی ئەگەر هەر بە ڕێزێک عکسی ئەم قسەی هەیە توێژینەوەی تری هەیە لەسەر ئەم بابەتانە وعد بێ منە ڕۆم لە زانکۆکەی خۆمە سیمینار و سیمپۆزیمی لەسەرەکە مەڵێم کاکە گیان ئەمەی کە ئێمە وتمانە زانکۆکانی ئێمە لە کوردستانە وتمانە غەڵەتین باش لە ڕوونە ئەمە من بە تو ئەڵێم ئەگەر ئەمەم دۆزیەوە من ئەعلانێکم لە زانکۆکەی خۆمایە و لە زانکۆکانی کوردستان دەستخۆش سیمپۆزیمی ئەمانە سێدانە مێتا ئەناڵیسیس ئەمەی کە لە بەردەستما بوو زۆر دوای بۆت ئەنێرم خۆ لە سایتەکەی خۆتا دەست خۆش بێ زۆر باشە زۆر ڕوونە باشە بەڵام نانی گەن ئۆکەی لە نێوانی نانی گەن موجۆ کامی هەڵدەبژێری طبعاً تایبەتەکە گەنمەکەی بۆ کەسێکی ئاسایی نانی گەلم هەڵبژێری بەڵام باس کرد کە بە تەواوی گەنم بێت بە تەواوی گەنم بێت نانی سپیناڵێ ئەو نانەیە هەموو پێکاتەکانی گەرمی لەگەڵدایە بە توێکڵەکەیەوە باش بەڵام نانی گەنم نانی زۆ قەڵەومان دەکات باڵێ کاک دکتۆر ئەوگەرم و ئێمە وتمان ستەیپل فود چیە ئەگەر بەڕای تەماون بیخوی ڕێژەیەکی ئاسایی ڕێژە ئاسایەکەی گایدلاینەکان دیاریان کردو باشە یعنی چیڵێن ئەڵێن 2 بۆ 4 سێڤینگ لە ڕۆژێکا لە نانی گەنم بێ لە نانی گەنمەکە بێ سێڤینێت ڕۆژانە 2 بۆ 4 سێڤینگ جار نانی گەنم لە گەنان ئەکاتە چەند نانی خۆمان کاک دکتۆر ئەمە قسەی شەیە ئەمە قسەی تازەترین هەڕەمە خۆراکیەکانی هەڕەمە خۆراکیەکەی ئەمریکای ئەڵێ 2 بۆ 4 سێڤینگ بخۆ تقریبەن هەموو سێڤینێک 15 غرام کاربۆهیدراتی تایە
یعنی تو بەڵام دەکاتە چەند بە کوردەواری خۆمان ئەمە بە نەقەدەر ناو لە بدەست ئەگەر 2 بۆ 4 جار بێت بەقەدەر ناو لە بدەست تقریباً بە نزیکەی نیوەی نانێکی کوردی تیری دەکات بە پێی نەفەرەکە ئەوکەی یەکێک مەسەلەن مناڵە یەکێک گەورێ و یەکێک یاری ئاسنەکە و یەکێک وەرزشە و یەکێک ئەڕوا کرێکاریەکە جیاوازە ناکرێ بڵێ من کابرا فەقیرە کرێکاریەکە بەیانی سەبەشکێنی و پێ بڵێ نان بخۆ بەڵام کێشەکەمە لەوە هاوتت بۆچی قەڵەوە بێ کێشەکەمان لە ئەکسترا ئەڵترا پرۆسس فودەکەیە خۆراکی زۆر دەستکاری کرا خۆراکە زۆر دەستکاری کراوەکانە کە دوای من و تۆ باسیەکەی مشکیلەکەمانە کێشەمان لە شەربەت و شیرینی و شەربەت و کولی چەوکێک و پاق ئەوانەی کە لە بەینینان خواردنەکانە ئەخورێکات بتر باش ئەی گلوتینی نێونان چی لێ بکەیت فەرین طبعا هەندێک کەس هەیە ئەڵێن گلوتین لە ناو نانە هەیە لە ناو گەنمە هەیە لە ناو جۆیە هەیە مشکلت بۆ درنگین گرفت ئەوەیە مشکلەکە بەعکسەوە خۆی گلوتین صفەتە باشەکەی داوە بەگەن بوو جۆەکە سوودی چییە؟ سوودی هەڵمژینە هەڵمژینی ئەو شەکرەیە کاک دکتۆر گلوتین بۆ عامی خەڵک مشکلە نییە بۆ عامی خەڵک پابلیک هێڵت باشە بۆ عامی خەڵک مشکلەی نییە وە سوودیشی هەیە سوودەکانی چییە؟ یەکەم وەکو دەرمان چۆن هەڵمژینی شەکر یەکەم با بڵێن بەتاڵکردنی ڕێخۆڵەت مەعیدە درەنگەکە یەکەم دووەم هەڵمژینی شەکر کەمەکاتەوە هەڵمژینی شەکر واتە ئەنسۆلین لە جیاتی ئەوەی بە شێوازێکی یان شەکر لە جیاتی ئەوەی بە شێوازێکی زۆر سەریع بەرز بێتەوە و زۆر ئەنسۆلین بۆ بەرزکاتەوە بە هێواشی بەرزیەکاتەوە گراجوڵی بەرزیەکاتەوە باش شێوترێ بە هێواشی بەرزیەکاتەوە کاک دکتۆر ئەمە سوودی گلوتینە بەڵام گلوتین پێکاتێکی سەرەکی نانی گەنم دڵنیاییەوە ئەی باشە ئێمە وتمان گلوتین بۆ کەسی تەندروست بۆ عامی خەڵک مشکلەی نییە ئەی بۆ چییە مشکلەی هەیە وایە لە 100 بۆ 2 کەس دووش مشکلەمان هەیە یەکەمیان نەخۆشیەکە پێوترێ سیلیەک دزیز باشە دووەمیان پێوترێ سنسیتیڤیتی گلوتین سنسیتیڤیتی یان گلوتین ئینتۆلێرانس ناتوانێت هەزمیکە توانای هەزمکردن ئەمانەش زۆر کەمە هەرس زۆر کەمەکە ئەگەر وا بوو کەسەکە دەتوانێت ئێمەشوا ئەڵین کار کابراڵێ من غازاتی پێکەم گلوت نان غازاتی ئێمەی خۆ هێ بە قوربانە بم مەی خۆ وەرەوە سەر نانە جادا فەرعێکە 150 وازی لێ بێنە سەڵەکە باشە ئەی شەکر نابێ بە شەکر لە نێو جستەمان ئەبێ بە شەکر بە لێو نێو جستە بەڵام شەکرمان بەرز دەکاتەوە شەکر بەرزەکاتەوە بەڵام لەسەر خۆی شەکر بەرزەکاتەوە ئەوە نییە من بێم شەربەتێکی سەناعی بخۆم ئەوە نییە من بێم کاستەرێک بخۆم ئەوە نییە بێم پڕی شەکر بێ و من بە مەحەلەبێکە بیخۆم واتە شەکری ئیزافەی تیابێ بیخۆم بە دڵنیاییەوە شەکر زیاتر چاوریمان بۆ زیاد ناکە نەخێر کاک دکتۆر چاوریمان بۆ توێژینەوەکان ئەڵێن ئەم نانەیەک چاوریت بۆ دابەزێنێ ئەڵێ احتیمالە بڵێ چۆن چاوریت بۆ دابەزێنێ چاوریدا دەبەزێنێ بە دڵنیایی ئەتوانم توێژینەوەکانە بۆ بنێرە بۆ لەبەرەوەی ئەم نانە فایبەری تایە ڕیمادە ڕیشاڵی تایە ئەم مادە ڕیشاڵانە خواردنی سەرەکی بەکتریای سوودبەخشە لە ڕیخۆڵەیە باش ئەم هێشتا ماوە کاک دکتۆر ئەم بەکتریایانە سوودبەخشیانە شۆرت چین فاتی ئەسید دروست دەکەن لە ڕیخۆڵەیە ڕیخۆڵە دیسانەوە هەڵێ مژێتەوە ئەم شۆرت چین فاتی ئەسید چییە یعنی ترشە چاوریەکانی کورتەکان ئەمانە ئەڕاتەوە ناو خوێنەوە لە کۆڵی سڵ ماوە دابەزێنێ لەوە زیاتر چیتەوێت والله زۆر سپاس ئەمە توێژینەوەکانە کاک باشە بەس بڕژمارەشم پێ بڵێ باسمان کرد بەڵام بە کورتی بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسێکی دەتوانێت ڕۆژی 2 بۆ 4 جار هێندەی لە پیدەستی ئەگەر لە پیدەستی گەورە بوو خەیناکە گەر وەرزشمان بخۆ ئەگەر کریەکارە جیاوازە باش بەس لە بیریشمان نەچێت تو ئەگەر نانەخۆی لەولاوە برنج ئاگادار بە چکە ئەبرنجیش لەسەر چاوسەنگی دەبێ ڕابگرێ باش کام زۆری گەنم بە تایبەتی ئافرین ئەمە زۆر موهیمە کاک دکتۆر واتە با بڵێن کام جۆری هەویر باشە بەڵێ کاک دکتۆر هەموو توێژینەوەکان ئێستا باسی شتێکەکەن ئەمان گەڕێنەوە بۆ جاران بۆ جاری جاران چییە کاک دکتۆر ئێستا هەڕەمی خۆراکی ئەمریکی گەڕانمانێ وەڵێ چی ئەڵێ بعد بتان گەڕێنینەوە بۆ
ئەمریکا وەختی خۆی لەسەر چی بوو بعد بتان گەڕینەوە بۆ ئێمە بامنیش تۆ بگەڕێنەوە بۆ جاری جارە دایکت خی گەورە تەمەنی درێژکا وەختی خۆی هەویری چۆن دەستەکردان کە سوکاریەوەش ئەی هێڵایەوە بۆ ڕۆژی دواتر ئافرین ئەیترشان ئەیترشاند ئێستا توێژینەوەکان ئەڵێن باشترین هەویر هەویرەکەی جارانە هەویرە ترشەکەی ئەم هەویرەیە کە ئەترشێ بەکتریای سوودبەخش ئەی ترشێنێ پێوتێ ساوردۆ ئەتی تۆ لە ئیتاڵی هەندێکمان بۆ بێ هەندێک لەو بگەین هەوێنەمان بۆ بێرە هەوێنێکی لەوێ باشترین هەویریان هەیە لە ئیتاالیا باشترین نانیان هەیە نانی ساوردۆیە هەویرە ترشەکەی جارانە بیهێڵینەوە ئەم هەویرە ترشەیەکەی بەنا نانەکە لەگەڵ ئەوەی خۆی مادەڕی شاڵەکانی تایە ئەگەڕێتەوە بەکتریای سوود بەخشیتیە لە ماڕی خۆڵەیە ئیسفادەیەکی نیعممەتەکە و کرد بە دەنیعممەت نانەوەخان و سەمونخانە نانەوەخانە و سەمونخانەکانمان کە سوکاری ئێمەش کە ئەگەر نان بکەن نان هەویر بترشێنن بە دڵنیایی و بیهێڵنەوە بۆ ڕۆژی دواتر بۆ پرۆسەسی ترشانوا بیهێڵنی بۆ 48 ساعت زیاتر دوای ئەوە دەبێتە باشترین زۆری هەویر کە باشترین زۆری نانی گەرممان دەدات ئەجا لە بیرمان نەچ کاتەمە ڕەمەزانە بەڵێ ئێستا ڕەمەزانە ئایا بە بگەڕێنەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا نانی گەرمی و جۆی خواردو یان نەیخوارد نانی گەرمی جۆی خواردو نانی جۆی بە تایبەت کات دکتۆر جۆی زۆر بەقەدر گران و نیعمەتێکی داناوە ئەفەرمێ هەر کاتێک جۆ هات بێتە ماڵتانەوە دەری مەکەن ئەمەنە گرنگ بووە لە لای باشە دایکمان عایشە ئەڵێ یعنی ئەوە نەمان نەبووە ما شەبیع ئالە محەممەد یعنی تێر نەبوونە لە دوو شەو زیاتر لە نانی لە نان لەوە زیاتر لەوە زیاتر بۆ باسکەم لە مۆزوعی نان ئێمە شتێکمان هەیە پێوتێت تەلبینە پێغەمەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ئەفەرمێ باشترین نیعمەتە بۆ نەخۆشی ويذهب ببعض الحزن يعني هەندێک ناڕەحەتی و نەخەمۆکیشت بۆ کەمەکاتەوە تەلبینە کە چییە لە جۆیە و شیر تێکەڵەکەی لەگەڵ هەنگوینە سوورەتی پێغەمبەرەکانمان باسی سەنابیلەکە هەموو قورئان ئەگەر بگەڕێنەوە کە مەڵین قورئان ڕاستە کتابی هیدایەیە بەڵام هێڵە گشتەکانی بۆ ئێمە بەهاس کردو بەس هێڵە گشتەکان خۆ کتابی خۆراک و جوغرافیا و تاریخ خۆمانە نییە سیاسەتەوە بەڵام کتابێکی گەورەیە و دەستوریەکە بۆ ئێمە بەڕاستی بەڵام هێڵە گشتەکانی بۆ باسکردوین بەڕاستی زۆر جوانە ئێستا بە خێرایی چەند ناوێکت پێ دەڵێم تۆ پێم بڵێ ئەمانە بخۆین ئێمە باسی ڕێگا سەرێکەکەمان کرد بڕێنە بابینە ناو کۆڵانەکان لە 120ەکە بەڵێ بەڵام لەبەرەوەی کە کاتی کەم ماوە دەبێت بە خێرایی باشە بابکە بەزوو بە خێرایی پێ سەرێکەکە نانی چەرس بادەم و گوێز و ئەمانە ڕاکی سەرێکەکە شۆفان و هین یەڵا شۆفان و گەرمەشامی و شۆفان و گەرم هەندێک کەسێ حساسەتی بەهین هەیە باشە بە چی پێڵێن بەگەن مجۆ هەیە لە بۆی گەوتنی تایە باشە هەندێک کەسێ نایکەمە نابێ بیخەمە سەر یەکێکی تر بیکەمە سەر ئەو دوکانەکان بیخەمە سەر سەڵبیستێکە چییە؟ شۆفانە شۆفان هەندێک جار نیعمەتێکی زۆرتری گەورەی تایە چییە و نیعمەتە بۆ هەرس باشترە کە جۆری فایبەرەکەی بێتا گولکان زۆر مهمترە لە فایبەرەکەی تر بۆ یەگە بمەیە زۆر سوودیەکی ئیسفادەی لێ بکەم ڕاستە نانێکی نییە سەرەکی نییە بەس ئیسفادەیەکی باشی هەیە ئەتوانین وەکو بەدیل بۆی دانین بەڵام مشکلەکەی شۆفان چییە؟ هینیتیانە ناتوانانی بیکەی بەنان لە بەرەوەی گلوتینیتیانە بۆیە یەکێک حساسەتی بە گلوتین بێ خەمە سەر شۆفان یەکێک حساسەتی بە گلوتین بێ گەنم و جۆبێ ئەیخەمە سەر کۆڕن گەرمەشامی کەواتە دوخن و شۆفان مشکلەکە دوخنیش بەڵام مشکلەکە دروستکردنی خواردنەکە ناکرێن بە خواردن ئیلا بێت یەکەڵی کە لەگەڵ خواردنی ترای باش ئەمە بە کێک و ئەوانە ئەکرێت ئەمە جێگرەوەی نانی گەنم و جۆ ئەگەر ناچار بووین 120ەکە کۆڵانەکان بادەم و گوێز نانی بادەم و نانی گوێز نانی بادەم با بڵین چەرەسات ئەوکەی نانی چەرەسات چەوری زۆرە ئیدن دێنسە
کۆنسنتریتە شڕی زۆرە. شڕی زۆرە چڕی لە چیا زۆرە کاک دکتۆر باشە. چڕی لە چەوریا زۆرە ئێمە ناتوانم ئەمە زۆر فەرعیە ناتوانم ئومەتێک بخەمە سەری ناتوانم هاوڵاتی تەندروست بخەمە سەری بۆ فترەیەکی درێژ ناچەکە چوارچەوەی پێناسەکە ئەبەدەن هەموو ڕۆژێک بە ماوەیەکی درێژ بە بڕێکی دیاریکراوی ئاسایی بە بێزیان لەبەرەوەی من توێژینەوەی زانستیم لە بەردەسانیە چونکەمە مەسئولیەتی قیامەتە مەسئولیەتی قیامەتە توێژینەوەی زانستیم لە بەردەسانیە ئومەتێک چەمچەماڵ یا مەسەلەن کەرکووک یا خەڵک بخەمە سەری بۆ فترەیەکی درێژ مشکلیان بۆ دروستە باش بەخوا لە بەردەست لەگەڵ بەکارهێنانی بەردەوامی ئەمانەدانیت ئەمە کۆتا بۆ تایبەت دەبێت بادەم نانی بادەم نانی گوێست نانی نیسک حاڵەتی تایبەت نانی تۆکەتان کاک دکتۆر نیسک پرۆتینی زۆرە ئەمانە یەکێک شەکرەی هەیە بۆ فترەیەکی کەم ئەی خەمەسەری چکە شەکر بەرز ناکاتەوە ئەمانە شەکر بەرز ناکاتەوە ئەی خەمەسەری بۆی شەکرێکی بۆ کۆنتترۆل کەم دوای ئەهێنمەوە سەر نعمەتەکەی جاران ئەمەەکەی باش لە فەرعی زۆر راماندەکە ڕۆشتی بۆ چلی کاک دکتۆرەوە ئەبێ بدگەڕێنەوە سەر تۆیکەتان و کونجی هەمە تۆیکەتان یەکێک لەو نانانەیە ئۆمیگا سی زۆرە دوایی باڵانسی ئۆمیگاسیێن بۆ لا ئەبە بەڕاستی چکە بێ باڵانسە چوریە کوێشە بۆ دروستەکە بۆیە بۆ فترێکی کەم ئەتوانم بیخەمە سەری لە فەرعەکە و دوای هێنمەوە سەر کونجیش بە هەمان شێوە ئەمانە دەتوانین بەکاریان بێنین بەڵام بۆ ماوەیەکی کاتی بۆ مەبەستێکی دیاریکراوە دوای بیگەڕێنەوە بۆ سەر دەبێت بگەڕێتەوە سەر سەرەکێکە 200 زۆر سپاس دەکەم دکتۆر خۆش بوو سپاس بۆ ئێوەش.